بدل بڵێ یا ڕەبی ڕوون سپی بکە ئەو ڕۆژەی کە جەماعەتە ڕۆیان سپیە و جەماعەتێکە ڕۆیان ڕەشە. کەواتە سلووک ڕێگەی چوونە بۆ لای خوا. چۆن بچین بۆ لای خوا؟ تەراویح بەرەکەتێکی یەکجار گەورەیە، بەرەکەتێکە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە بە چاوی باڵتنی سەیری عاڵەمیە کرد ئەو بەرەکەتەی ئەباری تەراویحی ماوەیەک تەرک کرد. مەبادا واجب بێ لەسەر ئەم ئومەتە. لە ڕۆژوە ئینسان نوکتەیەک فێر ئەبێت ئەگەر بتوانێت بۆ هەموو ژیانی بەکاری بێنێت لە حکمەتێکی گەورە بەرخوردارە. تۆ نزیکی، من دوورم، تۆ خالقی، من بەندەی تۆ، من پێویستم بە تۆیە، من بێ تۆ نامکری. ئەگەر تۆ تۆڕەبی لێ من چی بکەم لە دنیا و لە قیامەتە؟ ئەخۆ ئەگەر تۆ بەدەست بێنم چه لەزەتێکی تیا